بەرەبەیانی ئەمڕۆ کوردستان و شاری سلێمانی گۆرانیبێژێکی ناوداری لەدەستدا کە زیاتر لە نیو سەدە بوو گۆرانی بۆ دەوتن. هونەرمەندی گۆرانیبێژ کەریم کابان لە تەمەنی 89 ساڵیدا و لە نەخۆشخانەیەکی شاری سلێمانی دوای ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشیدا کۆچی دوایی کرد. هەرزوو هەواڵی مردنی ئەم هونەرمەندە لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا بڵاو بووە و هەزاران وێنەی لەسەر پەیج و ئەکاونتەکان دانران. لە ڕێوڕسمی بە خاکسپاردنی تەرمەکەی دیان هونەرمەند و کەسایەتی سیاسی لەگەڵ کەسوکارەکەی بەشداریان کرد و بە وتنەوەی گۆرانیەکانی هونەرمەند خۆی بە خاک سپێردرا. لە تەمەنی هونەریدا کە نزیکەی 6 ساڵ بووە کەریم کابان خاوەنی چەند بەرهەمێکی کەمە کە ژمارەیان 20 گۆرانی بووە، بەڵام ڕەسەنێتی و بەهای بەرزی هونەری گۆرانیەکانی بارتاقای سەدان بەرهەم هەوادار و گوێگری بۆ کۆ کردوێتەوە. کەریم کابان ساڵی 1940 یەکەم گۆرانی تۆمار کردو و دوایین گۆرانیشی ئەی تەمەنی پڕ ئەسرینم بووە. ئەستەرێکی زۆر گەش و دیار بوو لەو هەستە جوانیکەوە هەی بۆی بەخشی بۆ خەڵکە. ئەوەش ئەگەڕێتەوە بۆ زۆر هۆکار یەکێک لە هەرە هۆکارە گەورەکانی هەستکردن بە بەرپرسیایەتی ناخی خۆی بەرامبەر هونەری ئەمیلەتە وەکو کوردێکی نیشتیمان پەروەر کە لەو بارەدا ئیتوانی ئەسری خۆی تاودا و بتوانێت کارەکانی جێبەجێ بکات. هونەرمەند کەریم کابان ناوی تەواوی عەبدولکەریم جەلال مەحموود کابانە و لە ساڵی 1927 لە شاری سلێمانی لەدایک بووە و ساڵی 1945 بەرهەمێکی بڵاو کردووەتەوە کە بریتی بووە لە 8 گۆرانی. کابان دوو جار لە ساڵەکانی 1963 تا 69 لە ساڵی 1974 بەهۆی هەڵوێستی سیاسیەوە لەلایەن دەسەڵاتدارانی عێراقەوە دوور خراوەتەوە بۆ ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق. ئێمەی هونەرمەندان بەردەوام هەر کۆستە گەورەکانمان بەرەکەوێ. ئێمەی هونەرمەندان خۆشەویستیمان هەر لە خەڵکەوەیە. ئێمەی هونەرمەندان ڕێز و قەدر و حورمەتمان هەر لە خەڵکەوەیە. بۆیە هونەرەکەی ئێمەش هەر بۆ خەڵکە. بە ناوی هەموو خەڵکی پارێزگاکەمانەوە واتوانم بڵێم بە ناوی هەموو ئەولایەنەی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانین و ئەوانەی لە دەرەوەی ئەنجومەنەکەش و متوانیان پیاوە پرسەی خۆمانمان ڕاگەیاندووە. ئێستا لە هەموو کوچە و کۆناڵێکی ئەم پارێزگایە ئەم کوردستانە پرسەیە بۆ دەنگێک کە بە سۆزێکی گەورەوە کە بە ڕەسەنایەتێکی گەورەوە کە بە خۆشەویستێکی گەورەوە لەگەڵ ڕۆحمان قسەی کردووە. لە ماوەی مانگێکدا ئەمە دووەم هونەرمەندی ناسرا و بە ئەزموونی شاری سلێمانی بوو کە کۆچی دواییان کرد. ڕۆژی 19 ساڵی ڕابردوو هونەرمەندی بواری نواندن حاجی مەکی بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد. ناوەت مەحموودیان ئاغتی، سلێمانی.